لەبارەی قۆڵبوونەوەی قەیرانە سیاسیەکان لە عێراق لەگەڵ میوانەکەم لە بەغدا قسەم دەکرد. علی تەمر شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم بوو. بەڕێز علی، پرسیاری ئەوم لە بەڕێزتان کرد، ئاماژەت بەوە کرد کە چاوەکان لەسەر بڕیارەکەی دادگای فدرالیە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان. ئایا هەڵوەشانەوەی پەرلەمان چارەسەرە؟ عێراق ئامادەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە؟ بەڕاستی ئەمەی کەوا ئێستا کە هەیەکە بەڵێ ئەو داوایە کە کۆمەڵگەی عێراق بە شێوکی گشتی داوێتی وەکو خواسێکی جەماوەری عێراقە داواکەن کەوا دادگای باڵای فدرالی پەرلەمان هەڵوەشێتەوە، تا داواکە داوایەکی گشتگیرە و ئەبێت دادگاش کاتێککە بڕیار دەدات بە پێی دەستورش کە دەستنیشان کراوە دەبێت لە خواستی عێراق لە بەچاو کرێ و هەڵوەشانەوەی پەرلەمان لە مادەی 64 دەستنیشان کراوە. لە مادەی دەستوری 64 دەڵێت دوو ڕێگە هەیە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان. وەڵام دەستورناسانی عێراق و یاساناسانی عێراق دەبینن کەوا بۆشایی زۆر لە دەستوری عێراقا هەیە کە ئەم بۆشایە دەستورانە دادگای باڵای فدرالی ئەتوانێت تەفسیری بۆ بکات و بە جۆرە جۆرەکان بڕیاری لێ بدا. واتە ئەگەر لە دەرەوەی مادەی 64 محکەمە دەتوانێت بڕیارێک بدا بەوەی کەوا چکە هەندێک نەرمی لە دەستورەکە هەیە کە ڕێگادا بە دادگای باڵای فدرالی ئەم بڕیارانە بدا. بەڵێ، بەڵام لەلایەکی دیکەوە چوارچێوەی هەماهەنگی کە ڕکابەری سەرسەختی سەدرا داوا دەکات کە پەرلەمان کۆ ببێتەوە و هەروەها سوورە لەسەر کاندیدکردنی محەممەد شێع سوودانی. ئایا ئەمە ئاگری ناکۆکیەکان لە نێوان ئەم دوولایەنەدا زیاتر خۆش ناکات؟ بەڵێ، من پێم وایە کەوا بەڕێز محەممەد سوودانی کەسێک نییە کە جێ ململانێ بە لە نێوان هەردووکیان، بەڵکو هەڵبژاردنیان لە نێوان لەیان چوارچەوەی هەماهەنگیەوە بۆ مای دروستبوون و تەقانە و کێشەکان لەگە سەدرەکانە. بەڵام ئەوەی من دەزانم کە چوارچەوەی هەماهەنگی ئامادەیان نیشانداوە کە گۆڕانکاری لە کاندیدەکان بکەن و پێیان وایە کەەوە ئەسڵن هەر کەسی کە هەڵبژێرن سەدر هەڕەتی دەکاتەوە. بەڵێ، زۆر بۆچوون هەیە کە دەڵێت لە دوای کۆتایی هاتنی چلەی ئیمامی حوسێن جارێکی دیکە ناکۆکیەکان لە بەغدا دەتەقێنەوە، شەقام دەجوڵێت. پێتان وایە ئایا جارێکی دیکە شەقامی عێراقی دێتەوە سەرخەت یا گوشارەکان لە ڕێگەی شەقامەوە لەسەر لایەنە سیاسیەکان زیاد دەبێت یا بێدەنگی هەڵەبژێرێت؟ بەڵێ، بەڕاستی هەموو شتێک چاوەڕوان کراوە. ئێمە ئەوەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوەمان پێڵێت کەوا شتەکان ڕەدودەن و ئەگەری بەڵام دەستگرتن بە کوتلە سیاسیەکانەوە بۆ ئەو دەستکەوتانی کە هەیەە و بە پێداگیری لەسەر بۆچوونەکانی خۆیان و فەرزکردنی ئیرادە و ویستی خۆیان بەس ئەوەی دیکە ئەمە هۆکارێکەکەم باردۆخی دروست کردووە و ئەگەر پێداگیر بن لەسەر ئەم بۆچوونانی خۆیان بە دڵنیایەوە جارێکی دیکە ئەم شتانە ڕوودەداتەوە و بە ململانی تێکداریشەوە. بەڵێ، پێتان وایە کە لە کۆتاییدا عێراق بەرەو ئاراستەیەک هەنگاو دەنێت؟ دوو ئاراستە لە عێراقدا هەن، یەکەمیان سەدرەکان ئاراستەی دەکەن لە لایەکی دیکەوە ڕکابەرەکانی لەگەڵ دەستێوەردانی دەرەکی کە بە ئێران ناو دەبرێت. ئایا ئەمانە توانن بەرامبەر بە یەک سازش بکەن؟ بەڵێ، بەڕاستی ئێمە خوازیاری ئەوەین کەوا عێراق بەرەو ئاشتی بڕوات. ئەو ئاشتیە ئەو کە کێشانی کەوا ئێستاکە هەن وەکو دەیبینین هەمومان هۆکارەکەی ئەوەیە ئەو جیاوازە سیاسەیە کە لە نێوان دووکوت لایەوەکو تۆ ئاماژەت پێدا کە ئەمە بۆچوونی هەموو کۆمەڵگەی عێراقی نییە ئەم ململانەیە هەبێت و ئەم شەڕە هەبێت، بەڵکو ئەم دووکوت لە سیاسیە کەوا قورسەیان لە شەقامی عێراقیە هەیە ئەم بارودۆخیان دروست کردووە. بۆیە ئەگە پرۆسەکە با بڵین لە نێوان دوانیا چارەسەر بکرێت هەموو کۆمەڵگەی عێراقی هاوڕایە لەوەی کەوا بەرەو ئاشتی بڕۆین و دەستور جێبەجێ بکرێت و یاساکانی عێراق جێبەجێ بکرێن. بۆیە کێشەکە بەڕاستی ئەم ناسەقامژی لە کۆمەڵگەی عێراقی دروست کراوە بریتە لەم دوولایەنە کە پێداگرین لەسەر بۆچوونەکانی خۆیان. بۆیە بابەتی هەڵوەشانەوەی پەرلەمان و هەمووانی دیکەش ئاگەرێکە دەشێت بکرێت، چکە تاوەکو ئێستاکە پەرلەمانی عێراقی کارێکی نەکردووە بۆ ئەوەی یاسادا بنێت، بۆی بتوانێت سەرۆکۆمار هەڵبژێرێت، بتوانێت حکومەت پێک بێنێ، بۆ نادەشێت ئەمەش ئەنجام هەڵوەشێتەوە و هەروە حکومەتێک دروست بکرێت بۆی خزمەتی خەڵکی بکات، چکە تاوەکو ئێستاکە ئەو شتێکەوە داواکراوە لە حکومەت و لە
پەرلەمان جێبەجێ نەکردووە بۆیە ئەبێ دادگای باڵای فدرالیش تەماشای ئەوەکە لەبەرەوەی هەڵنەساون بە ئەرکی شەرشانی خۆیان دەشێ هەڵبۆشێندرێتەوە بە شتێک لە بەرژەوەندی گەلی عێراقدا. بەڵێ بەڕێز علی تەمەر شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵمان بۆی زۆر سپاس.